گوێ لەم بەسەراتە بگرن. یەکێک لە ئامۆزاکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم عتبەی کوڕی ئەبوو لەهەب لەگەڵ باوکی خۆیان حازر کرد سەفەرێک بکەن لە مەکەوە بۆ شام بۆ بازرگانی. بەڵام عتبە وتی جارێ من نایەم ئەچم هەندێک قسە بە محەممەد دەکەم صلى الله عليه وسلم ئەم جادەکەومە ڕێ بۆ سەفەرەکە. ڕۆشت هەندێک قسەی ناشرینی بە خوای گەورە کرد بە پێغەمبەری خوا کرد صلى الله عليه وسلم بە ئیسلام کرد. ئەمجا هاتەوە بۆ لای باوکی خۆی کە ئەبوو لەهەب و مامی پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم. وتی ها ڕۆڵە چیت کرد؟ وتم ئەی محەممەد صلى الله عليه وسلم باوەڕم بەو خوایەنێ کە تۆی پەرستی کە ئەڵڵایە، باوەڕم پێی نییە، نەعوذ بالله. قسەی ناشرینم پێ کرد. وتی ئەی محەممەد صلى الله عليه وسلم بەرازام چی وت کاتی ئەم قسانت پێ کرد؟ وتی دوعای لێم کرد. وتی دوعای چی لێ کردی؟ وتی فەرمی خوایە گیان دڕندەیەک لە دڕندەکانی خۆت زاڵ کە بەسەر عوتبەدا، خوایە دڕندەیەکی بۆ بنێرە. وتی واللهی لە دوعای محەممەد صلى الله عليه وسلم ئەمین نیم مادەم دوعای لێت کردو ئاگاداری خۆت بە، بۆ خوا دوعاکەی قبول دەبێت. ئەبوو لەهەب باوەڕی پێ نەهێنا، ئەو باوەڕیش دوعاکانی دەکات. بەڵێ کەوتنە ڕێیە. هەباری کوڕی ئەسوەد ڕەزای خوای لێ بێ کە لەگەڵیانە بۆ ئەو کاتە مسلمان نەبوو، دەفەرمێ ڕۆشتین بۆ وڵاتی شام بۆ بازرگانی. لە ڕێگا لە شوێنێک لاماندا ئەم شوێنە شوێنی شێر و پڵنگ بوو، بەناوبانگ بوو کە شێر و پڵنگی زۆرە. ڕاهیبێکمان بینی لە شوێنێکە عیبادەتی دەکردوتی ئەی عەرەبەکان بۆ خاتری خوا بۆ هاتوونە بەیرانە، وەڵڵاهی شێر و پڵنگ لەم شوێنەدا وەکو مەڕوو بزن ئەسوڕێتەوە. چۆن مەڕوو بزن لەگەڵ شوانەکانە دەسوڕێتەوە ئاوا شێر و پڵنگ لەم ناوە سوڕێتەوە؟ چۆن شتی وا ئەکەن؟ بۆ هاتوونە بۆ ئێرانە. ئەڵێ لە جێگایەک لاماندا ئەبوو لەهەب وتی ئەی دۆستەکانم من چاکەم زۆرە بەسەرتانەوە، فەزڵم زۆرە بەسەر ئێوەوە، داواکاریەکم لێتانێ. وتیان چییە؟ وتی محەممەد صلى الله عليه وسلم دوعای لە کوڕەکەم کردووە زۆرە ترسم. الله ئەکبەر. بەخوا ئەو ملحیدانەشی کە دژایەتی خوا پێغەمبەری خوا دەکەن صلى الله عليه وسلم لە دڵەوە یەقینیانێ و تەئکیدن کە ئیسلام حەق و ڕاستە، وەکو فیرعون وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا. خوای گەورە دەفەرمێ فیرعون دژایەتی حەقی دەکرد، بەڵام لە دڵیشەوە یەقینی هەبوو کە ئیسلام حەق و ڕاستە، کە دینی موسا حەق و ڕاستە سەلامی خوای لەسەر بێ، بەڵام لەبەر ظڵم و تەکەبور ئەم شتانە دەکرد. بەڵێ ئەبوو لەهەب وتی هەرچی ئەشیامان پێیە هەر هەمووی کۆ بکەنەوە. ئەڵێ هەموویمان کۆ کردەوە لە شوێنێکە. ئەمجا کوڕەکەی ئەبوو لەهەب عوتبە چۆبان ئەشیاکان خەوت، وتی ئێوەش هەمووتان بە چواردەوری ئەشیاکانە بخەون، بۆی ئەگەر شێرێ شتێک هات زەرەر بە کوڕەکەم نەگەێنە، چونکە کوڕەکەم دوعای لێ کراوە. ئیمامی هەبار ڕەزای خوا لێ بێ دەفەرمێ کاتێکمانزانی شەو شێرێک هات بە نەڕەنەڕ، ئەی نەڕاند، شێرێکی بە قووت و گەورە. ئەڵێ هات سوێن بەخوا یەک بە یەک بۆنی سەرمانی کرد، بۆنی سەر بۆن یەکەیەکە بۆنی سەرمانی کرد هەر چواردەوری ئەشیاکان. ئەمجا ئەڵێ سەری بەرز کردەوە یەک جار زۆر بە قووت نەڕاندی شێرەکە، هەمومانە ترساین، بەڵام نەشمانەوە بجوڵینەوە. ئەڵێ کاتێک ئاوا سەری بەرز کردەوە عوتبەی بینی لەبان ئەشیاکان بوو، ئەڵێ ڕێک بەرەو ئەشیاکان کەوتە ڕێ چۆبان ئەشیاکان. ئەڵێ عوتبەی کوڕی ئەبوو لەهەب کە شێرەکەی بینی وتی واللهی ئەم شێرە من دەخوا، واللهی زانین دوعاکەی محەممەد صلى الله عليه وسلم قبول دەبێ، واللهی محەممەد صلى الله عليه وسلم منی کوشت لە مەکەوە من لە شامم. ئەفەرمێ واللهی پەلاماری سەری عوتبەیدا سەری لە لاشەی کردەوە و لەم جالیدا شێرەکە ڕۆشت. ئەبوو لەهەب وتی نەموت دوعاکەی محەممەد قبول دەبێ صلى الله عليه وسلم. والله هەر کەسێ دژایەتی خۆشەویستی خوا بکە صلى الله عليه وسلم لە دنیا و لە قیامەت بەشی ڕسواییە. بۆ ئێمە دڵمان تەنگە کاتی قسە بە خۆشەویستەکە و ئازیزەکەی ئێمە دەکرێت، دڵمان تەنگە، خەفەتبارین، بێتاقەتین، بەڵام دڵنیاین خوای گەورە تۆڵە لەو مجرم و بێدینانە دەکاتەوە، ئەوان زەلین خوا زەلیلتریان دەکات. بۆیە با ئینشەڵڵا ئێمەش با دینداری خواپەرستی بکەین. ئەوان دۆستی ئێمە نین، نە هیچ وڵاتێک لە وڵاتە ئەوروپیەکان و زەبەلاحەکان دۆستی ئێمە نین. ئەوان بەردەوام حەزیان لەوەی ئێمە لە ناو بچین،